سیمیناری دووەممان لەلایەن دکتۆر دیار بەناویشانی کەسێتی منداڵ و چەند کەدەرونێ نوێیەکانی خێزان و خوێندنگە. دکتۆر دیار لە هەولێرەوە هاتووە، مامۆستای زانکۆی سەلاحەدین، هەروەها دکتۆرای لە دەروونزانی کەسێتی هەیە، پێشتریش لە دەروونزانی پەروەردەیی بووە. بە ناوی خوددا بەیانتان باش، شەمەتان پڕخێر و مبارەک. زۆر سپاس بۆ دامەزراوەی فام بۆ ئەو بانگێشتە و سپاس بۆ پێشێکیە کە جەنابتان فەرمووتان. دەستخۆشی لە کار دکتۆر محەممەد دەکەم کەوا بەشێکی کەسایەتی لە ڕوانگە دەروونزانی کەسایەتی و تیشک پێدا. خۆشحاڵم لەو شارەی کە لە دڵا شیرینە، عزیزترین برادەرانمانی تێدایە. ساڵانێک لێرە من پێم وایە خۆم بە قەرزداری ڕانگە دەزانم لەو ساڵانەی کە لە پەیمانگە دەرسمان بووتەوە کەسانێک دەستی پێوەگرتین و دروستی کردین ئەگەر دروست بووین. ئەگەر ئەمڕۆ بەقەت زەڕێک زانیاری ببەخشین، بەشێکی هەرە زۆری بۆ ئەو قەرزە دەگەڕێتەوە کە لە پەیمانگەی مەڵبەندی مامۆستایانی ڕانگە ئەو هاوپیشە و هاوڕێ و برا و خۆشکە قەدرگرانانەی کە لەگەڵمان نابوون ئەوان بەشێک بوون لەو دروستکردنە. سپاس دووبارە. بەڕاستی من لە مۆزوعی ئەم پانێڵ سیمینارەی تایبەت بە من هەتا دوێنێش نەمدەزانی لەسەر چی بدوێم. بەرامبەر بەو چەمکانەی کە لە دەروونزانی هەیە و چەمکەکانی ئێستا نەمدەزانی حایر مابووم. تەحەیوڕێکی عەقلیم هەبوو، تەوەتوریکی عەقلیم هەبوو. وەکو چۆن ئەگەر کەسێک برسی بێ دائیمەن تەحەیوڕێکی هەیە، بەڵام تەحەیوڕەکەی تەوەتورەکەی تەوەتورێکی پێداویستیە بۆ تێرکردنی ئەو کەمی و میدەیە کە لە خۆراکە هەیەی. بەس زەبەت بە هەمان شێوە تەحەیوڕێک و تەوەتوریکی عەقلیم هەبوو کە کامە بابەت ئەمڕۆ شایەنێتی. دواتر گەیشتمەوە قەناعەتەی کە ئێمە ئەمڕۆ ئەگەر تەکنەلۆژیا نینینە ناو بابەتە دەروونزانیەکان، ئەوە ئێمە پشت لە تەکنەلۆژیا دەکەین، مەعلەم ئەو غەزوی کردوین، داگیری کردوین. جا فکرێکم لەسەر ئەوە بۆ هات کە هەندێک چەمکی نوێ هەیە ئەمڕۆ لە دەروونزانیە ئۆتۆماتیکیەن بەبێ ئەوەی ئێمە بیخوێنین، یانەوەتە مەنهەجمان بۆی دانابێ، یانەوەتە کەلتورمان بۆی دانابێ، چووەتە ژیانمان وەکو سۆشیال میدیا و بابەتەکانی ڕەهەندی سۆشیال میدیا. جا لەو فکرەیەی کە ئەمڕۆ چۆن ئینسان تەمەتوع دەکات بە ریلزی کە لە سۆشیال میدیا هەیە، ریلز لەسەر فکرەیەک دروست بووە، ئەویش ئەوەیە زۆرترین بە پێسترین معلوماتت بداتێ بە کەمترین کات. چونکە ئەمڕۆ ئینسانەکان گەیشتنەتە ئەو کۆکە عەقلیە، ئەو تەجەموع عەقلییان، ئەو تەکیدە عەقلیەی کە ئەمڕۆ زانیاریەکان دەبێ کورت بڕ بن، بەڵام بە پێز بن بگاتە شوێنی خۆی. لەو ڕوانگەوە دەست پێکەم کە چەند چەمکێک هاتە مێشکم، چەمکی مەسەلەن بە عەرەبیەکەی تەنەموڕی ئەلەکترۆنیکە ئەمڕۆ مناڵەکانمان گەورەکانمان پێوەی دەناڵێنن، چەمکی هەزیمەی نەفسی دۆڕانی دەرونی، چەمکی بێکاری دەرونی، چەمکی AI زیرەکی دەست کرد و چەمکەکانی دیکەی کە نووسیمەتەوە ئەگە فریایان بکەم چەند کورتێکی تێدا باس بکەم. بەڵام پێشەوەی دەست پێ بکەم کا دکتۆر محەممەد باسی هەڕەمی کرد، لەو بابەتەوە دەست پێ ئەەکەم. ئێمە هەر شتێکمان باس کرد بەشێکە لە حەقیقەت و هەموو حەقیقەتەکە نییە. هەموو جارێ دەڵێم تۆ کە سەیری چەمکێکت کرد سەیری بکە وەکو هەڕەم. هەڕەم ئەگەر بیرکاری 6 لاو 9 لای هەبێ تۆ دیوێکی دەبینی، دوو دیوی دەبینی. گریمان ئەگەر چەند کەسێک دانیشتن بۆ بینینی هەڕەمێک بۆی بزانن هەڕەم چییە پێناسە بکرێ، هەر هەمویان کۆک بوون لەسەر ئەوەی هەڕەم هەر 6 لایەنی هەیە، بەڵام بە هەمویان ناگەنە مەعریفە و حەقیقەتەکەی، چونکە ناوی هەڕەم هێشتا ماوە. کەواتە ئێمە ئێستا لە دامەزراوەی فام کە باسی شێوەگیری کەسایەتی دەکەین، باسی مناڵەکەین، باسی قوتابخانەکەین یان خوێندنگا دەکەین، ئەویش بەس زەبەت وەکو هەڕەمەکەیە. ئەگەر 4 کەسی دیکە 3 کەسی دیکەش بێنین هێشتا ناگەینە ماناکەی.
بەڵکو ئەسڵەن ئەمڕۆ ئێمە تووشی کێشەیەک بووین لەوەی کە مناڵ و قوتابخانە و کەسیەتی و خێزان تووشی شتێکی کردوین وەکو بڵێ هەندێک جار هەیە خۆمان سەرسام بووین پێی نازانین کامیان ڕاستە بەڵام فکرە هەر مهمەکەی لەوەی کە ئەمڕۆ سیمینارەکان لەسەر مناڵ و خێزان و کەسێتی مناڵ هەبێ ئەویش ئەوەیە دوو منتەڵەقی فکری هەیە دوو منتەڵەق لەوە دەست پێ یەکەم خێزان هەرچی کێشەکانی خۆی هەیە کردوێتی بە عەلاقەی مەکتەبەوە و بالعکس مەکتەبیش هەموو کێشەکەی مناڵان لە کەسیەتی لە فێربوون کردوێتی بە عەلاقەی دایک و باوکەکە کارەسات لەوەیە هەردووچیان ئیسقاتی یەک دەکەن هەردووچیان کەوتونەتە ناڵێن سەنگەر چونکە سەنگەر لە تەربیەت عەلیمان نییە بەڵام کارەسات لەوەیە کە خێزان ئەمڕۆ بڵێ کێشەکانی من مەکتەبەکەیە مەکتەبەکەش بڵێ کێشەکانی من لە خێزان و مجتەمەع بچووکراوەکەیە کەواتە لەو حاڵەتە ئێمە چارمان نییە کە وا بکەین خەتێکی گشتاندن بدۆزینەوە لە بینی مەکتەبەکان لەگەڵ خێزانەکان بەڵکو تەحاوڕێکی عەقلی دایلۆگێکی عەقلی کۆگنێتیڤ دیالۆگ دروستکەین لە بینیانە ئەوەی کە من هەموو جارێ ئەڵێم کارەسات لەوەیە ئێمە دیالۆگی تەربەویمان نییە ئەسڵەن لە مؤسساتی تەربەویمان دیالۆگی تەربەوی ئەو دیالۆگەیە کە وا لێ دەکە ئاستی تێگەیشتن بەرزتر بکەیتەوە بەقەد ئەوەی کە تەربیە پێش تەعلیمەکەیە کەواتە ئەو چەمکانەی ئەمڕۆ تیشکی دەخینە سەری بەشێکن لەو چەمکانەی دێنە بینی نێوان خێزان و دێنە نێو مەکتەبەکان هەردووکشیان کێشە دروست دەکەن بۆچی بۆ کەسایەتی منداڵەکە وایە من پسپۆڕیم دەروونزانی کەسایەتی نییە و ئیزافەیەک ناکەمە سەر ئەو هەڕەمە مەعریفەی کە کاک دکتۆر محەممەد و کاک دکتۆر قادر هەیەی بەڵام لە ڕوانگە دەروونزانی پەروەردەیەکان هەندێک چەندتان بۆ باس دەکەم کە چەند تەئسیر لە کەسایەتی منداڵ دەکات بە حکمی ئەوەی چەند ساڵێک لە زانکۆی ڕاپەڕین خزمەتم دەکرد کە داهاتم بۆ ئێرە دیاردەیەکم دەدی دیاردەیەک لە ناو زانکۆ دیاردەکە پێی دەگوترێ احتیجاج سلوکی احتیجاج ئەوەی کە بەربڵاوە پێی دەوترێ بایکۆت بایکۆت چەمکێکە دروست بوو لەسەر ئەوەی کە کەسێک زوڵمی لێ کردووی تو داوای چی لێ دەکەیتەوە داوای پێداویستەکانی لێ دەکەیتەوە ئەمە دیوە ئیجابیەکەی بایکۆتە بەڵام دیوە سلبیەکەی ببینە دیوە سلبیەکە چییە تەلەبە خوێندکار قوتابی چاوەڕێ دەکە مامۆستاکەی پشگیری بکە پشگیری لە چی بکە لەوەی کە پێداویستەکە جێبەجێ کرێ یان لەبەر ئەوەی کە پرۆسەکە ڕاوەستێ کارەسات لەوەیە کارەسات ئەوەی کە لێرە بینیم وەکو چەمک بایکۆت چووە ناو هەموو جنگەکانی تەربیە هەموو جنگەکانی کۆمەڵگا نەک لە ڕانیە لە سلێمانی لە چەندی شار وای لێهات ئەمڕۆ بۆ داواکردن بایکۆت بەکاربێنی بەڵام کارەسات لەوەیە بایکۆت بکەی بۆچی بۆ خودی بایکۆت ئەو چەمکە مناڵ لێتی وەردەگرێ لە باوکەکەی وەرەگرێ لە مامۆستاکەی وەرەگرێ لە مەکتەبەکەی وەرەگرێ لە هەمووی کارەساتتر لە دەستگاکانی ڕاگەاندن وەرەگرێ کارەسات لەوەیە تۆ لە مەکتەب ئەو مناڵێک کە چاوەڕێ دەکات چەمکێکی حەماسی بدرێتێ بۆ خوێندن بایکۆتی دەدرێتێ باشە لەو حاڵەتە دووباری چی چاوەڕێ لێ دەکەی لە منداڵەکە تۆ وەکو باوکێک وەکو دایکێک کە داواکاریی لێ دەکەی ئەو پێ دەڵێ من بایکۆتم کرد داواکارێکت ئەتوانی جوابی دەیتەوە پرسیارە لێوە دەکەم کەواتە هەندێک چەمکی ئەمڕۆ دەرونی هەیە ئێمە پێڵین ئێستا ئەم چەمکە لای ئێمە پێوتێ کاتی خۆی پێوترە سایکۆبایکۆت یعنی بایکۆتی دەرونی ئەوەی ئینسان ئیمتناعی دەکرد لە وەرگرتنی هەموو تەقیمەکانی ذاتی خۆی ئەسڵەن وای دەکرد کە وەکو چۆن بڵێ ڕەشبین بێ بەرامبەر بە دنیا ئەوەی کە تووشی ونبوونی دەرونی دەکات ئەوەی کە وای لێ دەکات کۆچ بکە ئەمڕۆ وای لێ هاتووە مەکتەبەکان ئەو چەمکە کە بەکاردێنن تەئسیراتی سلبی نابێنێ لای منداڵەکانی لەسەرەوەشەوە لەسەرەوە ئەم بایکۆتە وەل لێ دەکا چەمکێکی دیکەت بۆ دروستکە پێی بڵێن چی پێی بڵێن تەنەمڕ بۆڵینگ وشەیەکی کوردی وان نییە بۆی ئەنجا دائیمەن ئەو چەمکە لەگەڵ ڕێزما و بە دەردی قەڵازەیی دەڵێ پەرژینێ لە ڕووتا قایم بێ بە گوڵ ئەمنەوە قەت لەبیر ناکەم وەسەدەی مەقانیە پێی ئەڵێن کەڵەگایی
ئەو کەڵەگایە دروست بێ لە خودی مناڵ ئەویش ئەوەیە تەنەمور بکە عنف بەکار بێنێ بەرامبەر بە مناڵی دیکە هەر لە ناو چی لە ناو قوتابخانە هەتا زانکۆش لە هەمووی کارە سات بارتر چەمکە تازەکە چییە؟ تەنەموری ئەلکترۆنی سایبەر ئەلکترۆنی یان ئەوەتە سایبری ئین بۆڵینگ سایبر بۆڵینگی پێدەوترێ تەنەموری ئەلکترۆنی تەنەموری ئەلکترۆنی چییە؟ با تۆزێکی لەسەر بوەستین چەندین کێشە ئەمڕۆ تووشمان دەبێ لە دادگاکان دەیان بینین گەنجێک تووشی تەنەموڕێکی ئەلکترۆنی بووە لە ڕێگای چاتێک لە ڕێگای وێبسایتێک ئەمڕۆ گرتیەکی ڤیدیۆی ناشرینی بۆ گیراوە باشە هەندێک خەڵکێ پارەی داوە تەمان ئافرەتی گرتۆتەوە لەگەڵ ڕێزمە پیاو گەنج مناڵیشی گرتۆتەوە کۆمەڵی سایتن کۆمەڵی استغلال دەکەن ئەنجا ئایا ئەو کاتە نامێکی هەڕەشبارت بۆ دەنێرێ یانەوەتە گرتە ڤیدیۆیەکت بڵاو دەکاتەوە هەر لەم ڕۆژانە یەکێکیان لە هەولێر گرت لەسەر کێشێکی بەو شێوەیە کارە ساتەکە لەوە نییە کە تەنەموڕ هەیە چونکە هیچ شەبەکەیەکی ئەنتەرنێت بۆ معلوماتت پشتگیری لەوە ناکەم شتانە قەدەغەکە ڕۆژێک لە ڕۆژان ئەنتەرنێت بۆ تۆ قەدەغە ناکە کە تەنەموڕی ئەلکترۆنی هەبێ بەڵام کارەسات لەوەی ئێستش دام و دەستگاکانمان فێری منداڵەکان تەنانەت زانکۆش فێری ناکە چ ئوسلوبێک بەکاربێنێ بۆ بەرەنگار بوونەوەی مۆزوعە من تحداکەم بەڵکو چەنە تحدا تۆزێ باش نییە بەڵام چاڵێنجێکەکەین لە بینی دامەزراوە پەروەردەیەکان ئایا ئێوە مناڵەکان فێری ئەوە ئەکەن چۆن بتوان لە سۆشیال میدیا ئیستیغلال نەکرێ هەتا ئێستا منهەجێک داراوە ئێمە گەیشتنەتە قەرنێک ئەمڕۆ حتى منهجەکانشمان بۆتە ڕەقەمی حتى محاضراتشمان بۆتە ڕەقەمی من ئەوەی کە لە کۆڕۆنا هەموو جارێ دەڵێم کۆڕۆنا چەند زەرەدی لێداین زەرەدێکی زۆری لێداین نەفسی وێرانی کردین بەڵام دوو شتی باشی فێر کردین دوو شت یەکیان پاکوخاوێنی ئەو پاکوخاوێنی کە لە کۆڕۆنا وەرماگرت پێشتر نەمان بوو دەست شۆردن لە هەموو پرۆسەیەک دووەمیشیان ئەویش ئەوە بوو شتەکان بە ئەلکترۆنی بکەین بە هەر محاضەرە نەبێ لە ناو زانکۆ بە هەر سیمینار و پانێڵێک نەبێ من لەو کاتەوە فکری ئەوەم کرد هەرچی محاضەرەم هەبێ هەمووی بکەمە ڤیدیۆ وابزانم یەک لەو کەسانەی کە ئێمە مامۆستا و تەلەبە بووین ئەو محاضەرەی ئەمڕۆ بە تەلەبەکەمەوە دواتریش بە ڤیدیۆ ئەمدایە بە هەمان شێوە چونکە من پێم وابوو ئەمڕۆ سەریعترین ڕێگە ئەوەیە کە تو بە ڤیدیۆش بیدێتی بۆی بتوانێ بەکاری بێنێتەوە ئەگەر ئەمڕۆ مۆبایلەکەی بەدەست بێ بۆ سۆشیال میدیا بەڵام وای لێ دەکەم سۆشیال میدیای لێ کەم دەکەم و دەهێنمەوە سەر مۆقعێک و سایتێکی چاکتر و بەسووتر ئەویش چییە؟ محاضەرەی ئەلکترۆنی ئەمڕۆ مامۆستاکانی دەروونزانی لە سەروی هەمیشانەوە مامۆستای گەورەمان دکتۆر کەریمی شەریف وەکو وێبسایت لە یوتیوب لقێکی تایبەت بەخۆی هەیە زۆربەی زۆری قسەکان لێ و بڵاو دەکاتەوە جا من پێم وایە ئەمڕۆ دامەزراوە پەروەردەیەکان پێویستی بەوە هەیە مادەم تۆ ناتوانی ئەو سوپایی کە پێی دەوترێ سوپای سۆشیال میدیا ڕاگری عەلەقەڵ ئیش بۆ ئەوە بکەی کە هەوڵی ئەوە بدەی سۆشیال میدیا بەکاربێنی بۆچی بۆ شتە پەروەردەیەکان بۆ محاضەرە ئەلکترۆنیەکان جا چەمکی تەنەموڕی ئەلکترۆنی من ئەو چەمکە پێم وایە نەقسێکی زۆر هەیە لە قسەکردن لەسەری ئەسڵەن خۆی بابەتێکە لەوانەیە بڵێم پێویستی بە سیمینارێکی چەند سەعاتیە بەڵام هەرچەندە من لەگەڵ چەند سەعاتی نیم لەبەرەوەی کوردخایەن چاکترە خاڵێکی دیکە لە خاڵەکان کە من پێم وایە بێ ئەویش باز بکەین ئەویش ئەوەیە ئەمڕۆ هەموو جارێ باسی واکەم ئەڵێم چەمکێکیە لە دنیای ئەمڕۆ تەکنۆلۆجیایە پێی ئەڵێن AI زیرەکی دەستکرد ئایا ئەمڕۆ دامەزراوە پەروەردەیەکانمان یان ئەوەتە ڕەوتی دەروونزانی لەم کۆمەڵگایە لە کۆمەڵگای کوردی لەکوێ AIە لەکوێیەتی ئایا گەیشتۆتە ئەو ڕادەیەی ئەمڕۆ AI ببێتە چەمکێک زیرێکی دەستکرد ببێتە چەمکێک کەوا بەکار بێ بۆ دەروونزانی کارەسات لەوەیە ئێمە مامۆستامان زۆر پێ پیرۆزە و تەمان هەرواشە چونکە مەتابەی
جاری وهەیە مەقامێکی زۆر عەزیز و کادە ئەن یەکونە ڕەسوولە باشە وەکو وا بێ وەکو بگاتە ئەو ئاستەی وەکو پێغەمبەر بێ بەڵام ڕەسوولی و پێغەمبەری مامۆستا و پیرۆزی مامۆستا بەشێکی زۆری لەوەیە کە پێویستی بە ڕیفرێشە پێویستی بەوەیە زانیاریکی پێ بێ ئەمڕۆ زانیاریکی تازە بێ ئەمڕۆی جیاوازکە لەگەڵ دوێنێ هەمان کتاب و هەمان منهەج نەبێ چونکە مناڵیش ئەمڕۆ سەرچاوەیەکی دیکەی هەیە بۆ زانیاری جگە لە مامۆستا کاتی خۆی مامۆستا بەتەنیا خۆی سەرچاوەی هەموو زانیاریەکان بوو بۆیە ئەگەر سیر بکەی سیستەمی پەروەردە و فێرکردنی قەدیم مامۆستا میحوەری عەمەلیەکە بوو ئێستا بۆچی مناڵ محوەری عەمەلەکەیە لەبەرەوەی مناڵ یان قوتابی یان خوێندکار پێویستی بەس تەنها بە مامۆستا نییە ئەوەی ئەمڕۆ مامۆستا فێریەکە بگورن لەوانەیە سۆشال میدیا فێریکە ئینتەرنێت فێریکە ئیعلام فێریکە مزگەوتێک فێریکە کۆمەڵگا خۆی ئەزمونەکانی خۆی فێریکە کەواتە تاکە سەرچاوەی زانیاری قەدیم کە مامۆستا بوو ئێستا بۆتە فرە زانیاری کەواتە ئەو قوتابی کە لە مەکتەبێکە جگە لەوەی لە مؤسسەکەی تو شتێک وەردەگرێ لە ماڵەوەش ئەنتەرنێت لە خزمەتێتی هەموو دەرگاکانی ئەنتەرنێتش کراوەیە چونکە ئەنتەرنێت بەوە ناسراوە هیچ شتێک لێ ناگرێتەوە سەنسۆری نییە مشکلەکە لەوەیە ئەو تەوازنە ناکرێ تۆ بڵێ باڵادەستی بۆ ئەنتەرنێتە ئەگەر ئەنتەرنێت باڵادەست نەبوایە ئەو هەموو ژیانمان لێ نەدەگۆڕی بەو شێوەیە ئەمڕۆ ژیانمان نەدەکردە ژیانی دیجیتاڵی ڕقەمی لە هەمان کاتە ئەگەر مامۆستا پیرۆز نەبێت و ئەو تای تەرازوەکەی سەنگ نەبێتن پێویستمان بە قوتابخانە نەدەبوو هەرچەند ئەمڕۆ قوتابخانەکان بەشێکی زۆری ئیفترازین لە ڕێگای لینکەوەی لە ڕێگای یوتیوبەوەی ئێستا ئەگەر لە چینە غەڵەتم نەکرد بێ غەڵەتیش نیم لە چین یەک لە مەکتەبەکان مەکتەبی ئیفترازیە مناڵەکە لە ماڵی خۆی خوێنێ بەڵام ئەوە ڕاهاتوون لە سەروی کە چۆن تەعامل لەگەڵ تەکنۆلۆژیا بکەن ئەو سەردەمەی کە کۆڕۆنا هەبوو بەبیرم دێ من مناڵەکەم کە چوومە ژوورەوە بۆ ژوورەوە خاوی لێکەوت بوو چونکە ڕاستێکی فێری ئەوە نەبوو بێ لە لینکێکەوە محازەرەیەک وەربگری ئێمە یەکەم تەجروبەمان بوو بەڵام وڵاتانی دنیا ئەمڕۆ گەیشتنە تەجروبەی مەکتەب نەما مەکتەب بوو بەچی مەکتەب بووە شوێنێک یانەوەتە ویندۆیەکی گەورەی ئەلکترۆنی هەموو محازەراتەکانی بۆ دێ بەڵکو لە هەمووی مهمتر ئەویش ئەوەیە لە پاش مامۆستاکە سەرچاوی دیکەی هەموو زانیاریەکانی بۆ جێبەجێ دەکا وەری دەگرێ جا لەو چەمکانەی کە لە زیرەکی دەستکرددا هەیە و حەزم لێ ئەمڕۆ باسی کەین کە من پێم وایە موەسسەکانی پەروەردەیی پێداویستیان بەم چەمکانە هەیە با لە ئاخیریانە دەست پێ بکەم هەفتەی ڕابردوو ئەپلیکیشنێک دابەزی تقریبا 10 ڕۆژ دەبێت پێڵێن دیپسیک شێوەی وەکو دولفینێکی شینە چین دایمەزراندووە هاوتای چات جی پی تیە چات جی پی تیش ئەپلیکیشنێکە دایبەزێنە هەرچی پرسیاری لێکەی جواب دەداتەوە مشکلەکە لە چییە؟ ئێمەی گەورە ئەتوانین تەعاملی لەگەڵا بکەین من هەموو جارە بە تەلەبەکانم ئەڵێم بۆ بەحث بۆ بەکاری نایەنی بەڵام بە ڕێگایەکی دروست یعنی واتە ئەمانەتی علمی مەدزە خۆتی لێ نەدزیتەوە بۆ نمونە چات جی پی تی داوای لێ بکە بڵێ ئەمڕۆ راپۆرتێکم بدەرێ لەسەر دەروزانی بەڵام بە کورتی ئەداتێ بەڵام داوای لێ بکە بڵێ سەرچاوەکانیشم پێ بڵێ یعنی لەو حاڵەتە بە دیوە علمیەکەشی بڕۆی دیپسیک وای لێ هات چات جی پی تیشی تێپەڕاند جیمینگ و باردیشی تێپەڕاند ئەم چەمکانە من پێم باشە پێشنیارە بۆ دامەزراوەکان منداڵەکانمان فێرکەین فێریکەین چۆن بەکاری بێنێ من ڕۆژێکیان بە مناڵەکەم وت من منداڵەکانم کێشەی عەرەبیانێ و بەڵکو ئێستا تەقریباً زۆربەی زۆری منداڵ و گەنجی ئەم سەردەمە کێشیان لە عەرەبی هەیە کێشیان لە کوردی و ئینگلیزی نییە چونکە بە حکمی ئەوەی دامەزراوە پەروەردەیەکان لۆغەیەکیان بەرز کردەوە بە حکمی ئەوەی کە ئەم لۆغەیە پیشەت بۆ دروستەکە ئەویش ئینگلیزیە لەگەڵ ڕێزمە و لە هەمان کاتیشە عەرەبیان هێنایە خوارە لەبەرەوەی کە ئەمە زمانی عەرەبە و زمانی نظامی پێشووترە و مەعلەم زمانەکان هەموو لێک ئاستان و لێک بەکاردێن و وەزیفەی خۆی و وەزیفەی سوسیالی خۆشی بەکاردێن جا ڕۆژیان بە مناڵەکەم وتم بۆ نایی ئینشایەکت بۆ باسکەم لەسەر وەتەن و بە کوردی و عەرەبی وتی باوکە وەڵام پێویستم بە تۆ نییە وتم بۆ دێوی
وتی وەڵا کورد نین ئینگلیزیم داوەتە چات جی پی تی وتمە ئینشایەکەم لەسەر وەتان بدەرێ وەتان نیشتیمان بۆمی کردەوە عەرەبی داواشی لەکەم بۆ مەکاتە کوردی وتم بۆ تو چات جی پی تی ئەزانی وتی ڕۆژێکیان لە تیکتۆکی برادرم بینیوێتی بە منی گوت و شتێکیان پێ وتێ چات جی پی تی داش ئەبەزێ بۆ لاپتۆپ لە لاپتۆپەکەی خۆم دام بەزاندەوە بە فکرەی دیاریش منداڵی من لەوانەیە چات جی پی تی نەزانێ من بێم شەرحی بۆ بکەم کەواتە منداڵ ئەو سنوورە و ئەو چوارچێوەیەکی بۆم داناوە تێپەڕاندووە کەواتە ئێمە بۆچی دەست پێشخەر نەبی منداڵەکانمان لێستاوە فێری هەندێک ئەپلیکیشنکین کە فعلەن بەکاردی ئەمڕۆ زۆر مهمە کەواتە من ڕووی تەکلیفم لە دامەزراوەکان ئەوەیە منداڵەکانمان مادەم ئەمڕۆ شۆڕشێکی دیجیتاڵی هەیە شۆڕشێکی ئیفترازی هەیە دەبا فێریان کەن ئەپلیکیشنەکان بەکاربێنن پێش ئەوەی ئەوان بەدزی تیکتۆکێک دانین پێی بڵێن تیکتۆک بۆ 13 ساڵە پاش 13 ساڵیان پاش 15 ساڵە فەیسبوک بۆ 11 ساڵەیە ئەم دیوانەیان پێ بڵێن کە پێی ئەوتێ دیوی قانونی هەموو جارێ هۆرنای دێتەوە خزمەتمان کارین هۆرنای یەکە لەو محەلیلە نەفسیانەی کە لە دوای فڕۆیدا هەندێک چەمکی جوانی باس کرد یەک لەو چەمکە جوانانەی کە کارین هۆرنای من بەبیرم دێتەوە عقوبەی منصیفە عقوبەی دادپەروەر عقوبەی دادپەروەر چییە؟ عقوبەیەکە کە مناڵی پێدەین قوتابی عقوبادەین گەورەش پێشوەختە هێڵی سوورمان بۆی کێشابێ چوارچێوەمان داوە پێی ئەڵێن لەو چوارچێوە تێپەڕ بیت عقوبادری عقوبەکە لێرەدا مۆسیفە خۆشی پێقبوڵە چۆن؟ من ناکرێ منداڵەکەم کە دەست لە عینەکەکەم بدا لی تۆڕە بووم لێ بخۆڕمەوە چونکە پێشتر پێم نەوتووە ئەگە دەستکاریم عینەکە بکەی ئەوە عقوبادری ئەوە قسەکەی کارم هۆرنایەکە ئەوەیە کە من پێشوەختە پێی بڵێم تیکتۆک بۆ تۆ نییە بەڵام چات جی پی تی بۆ تۆ هەیە ئەگەر غایب بی یان ئەگەر بایکۆت بکەی یان ئەگەر ڕۆژێک ناتی بۆ ئیمتحان ئەوە عقوبەکەیەتی ئەو کاتە مناڵ تەلەبە حتا گەورەش پێڕازیە وەکو وابێ ئێستا من ئەگەر دزیەک بکەن ئەزانم بە شەریعەی ئیسلامی بێ دەستم ئەبڕن یان ئەوەتە بە حوکمی تەشریعی قانون بێ سجن کرێم چونکە پێشوەختە سنووری قانونەکە ئەزانم ئەمە چوارچێوەکەیەتی کەواتە فکرەکەی من وەکوتم ئەوەیە کە ئەو چەمکانە بکرێتە ناو دامەزراوەی پەروەردەیەکان دوا چەمک ئەگەر بە کورتی و تەتویل نەکەم دوو دەقەم ماوە یەک چەمکێک ماوە من حەزم لێیە باسی کەم کە ئێستا لە ناو بەحساین تەوانە چەمکانەی باسمان کرد هەمووی بەحسمان لێ کردووە بۆ ئەوەی داتامان لابێ بۆی بتوانین قسەی تیا بکەین ئەم ساڵیش دیسان بایکۆت دەستی پێکرد ئەوە بایکۆتەکەم هە نەبڕانەوە کوردی هەروایە بایکۆت دەستی پێکرد زەرمەندی یەکەم لە قوتابخانەکان چێیە وەکو تەلەبە پۆلی 12 پۆلی 12 کە دەگاتە کۆتایی و نمرە وەرگرتن تووشی سەرکەوتن بێ یان دەرنەچێ تووشی چەمکێک دەبێ لە دەروونزانی پێ ئەوترێ دۆڕانی دەرونی هەزیمەی نەفسی ئەو چەمکەیە کەوە لێ دەکە حتا لە سەرکەوتنەکانش تامی لێوەرنەگری هەستی پێ نەکەیت و سەرکەوتوی بزەبەت ئەو چەمکە چیت بۆ دروستەکە چەمکی دواتر بۆی دوو دەقەکەی تۆ زیاتر نەڕوایە چەنە من حەزم لێ بوو شەوتی دۆمشم بدرێتێ شتێکم مابوو چونکە ئەگە وەکو تۆ پێم بێ شەوتی دۆم هەبا شتێکی باش یان ئیزافیم بدرێتە باشە هەزیمەی نەفسی چیت بۆ دروستەکە چەمکێکی دیکە بۆ مامۆستا دروستەکە چونکە من سێرم کە زۆری مامۆستای بەڕێز لێرەنە با ئەو چەمکەش باسکەم چەمکێکی ئێستا تەلەبێکی دکتۆرامان وا ئیشی لەسەرەکە من خۆم شتم لەسەری کۆکرد بۆ داتایەکی زۆر ئەویش ئەوەیە جۆرێکە لە بێکاری بەتاڵە بەڵام پێ ئەڵێن بێکاری دەرونی چییە؟ کەسەکە خاوەن پیشەیە بەڵام ئەحساس و تەمەتوعی پێ ناکە 3 مانگ مەعاش نایە کە مەعاشەکە وەرەگری قەنەعەت کە تامی نییە ئەو لەزەتەی نییە باشە من هەموو جارێ بە خەڵکەکە ئەڵێم ئەوەی لە حساباتن
ئەڵم کە مەعاشت وەگرت پێش وەختم بۆی سەرف کراوە بەڵام ئەگەر ئەم لە ئەملایەکە بێ محازەڕەیەکە بێ مکافەیەکە ئەمەیان وەکو سوپرایزە بێ چونکە ئیحساسەکە چیە؟ ئیحساسەکە ئەوەیە کە بەتاڵەیەکی نەفسی و تەمەتوعێکت نەماوە لەسەر ئەوەی کە پاداشتەکە وەرەگری بچۆ سیر بکە ئێستا داتایەک سێڤیەک بکە منەوە بۆ دامەزراوەی فام ئەڵێم سێڤێک بکە مەسحێک بکە ڕووپێویەک بکە بزانە چەند کەس لە ئێوە وەکو خاوەن پیشە چەندە بەتاڵەی نەفسی هەیە چەندە بێکاری دەرونی هەیە وای لێ هاتووە تەمەتوع بە پیشەکەی خۆشی ناکە جا لێرەدا من ئەگەر چەمکت بۆ باز بکەم لە چەمکە تازەکان ویستم چەمکەی ماستەرەکەی توش دیسان ڕیفرێشێکی بکەمەوە مامۆستا هاوکار لە ماستەرە بێکەوە ئیشمان کرد لەسەر چەمکێک کە ئەم دەڤەرەی وێران کرد بوو ئەویش ناوی ونبوونی دەرونیە ونبوونی ئەتیادی هەیە ونبوون بەڵام ونبوونێکی پێوتی ونبوونی دەرونی ئەوە بۆ مناسبەیەک کە لێ دەگەڕم چونکە کاتەکە فریام ناکەوێت ئەویش زۆر سپاس بۆ گوێگردنتان بە هیوام سوودێکمان گیاندبێ هەرچەنە مەکوتم ئێمە تۆزێ پەلەماکە لە چەمکەکان بەڵام لە کاتی پرسیارەکان ئینشەڵا درێغی ناکەین و وەڵامی پرسیارەکانتان دێنین دووبارە سپاس بۆ دامەزراوەی فام فام هەمیشە پێشەنگە